بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، مسلمانان خوشويس، سلامي خواهي قورتان لبيت لقلتانين لرونكرنوي هندي لفتوكاني زاني بابر الشيخ ابن عثيمين برسياكرا جناب الشيخ ابن عثيمين رحمة خواه لبيت لباري حكمي بانكواز كردن بولاي خواه قورو وحكمي او كسي كتركي كردوا بيويسة چي بكات. اويش والله دايا وفرموي دعوة كردن بولاي خواه قورا واجبة، وكشون خواه قورا القرآن دا فرمويتي ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. أولا سورة النحل آياتي صبس بين زهاتوا بانگواز بکە بۆ ڕێبازەکەی پەروەردگارت بە حکمت و ئامۆژگاری چاکە و مناقەشەیان لەگەڵ بکات بەوەی کە باشترە لەوەی ئەوە کە ئەوان مناقەشەی پێوە دەکەن. بۆیە خوای گەورە تەبارەک و تەعالا دعوەتی و بانگوازکردنی بۆ لای خوای گەورە کردووەتە بە سێ مەرحەلەوە. یەکەم شت کە دەفەرمێت ادعو إلى سبيل ربك بالحكمة، ئەوە یەکەمیانە. دووەم شت والموعظة، سێم شت والمجادلة. چونکە بۆچیش کراوە بە سێ مەرحەلە؟ چونکە ئەو کەسێک کە تۆ بانگی دەکەی بۆ لای دینی ئیسلام و لای پەیامی خوای گەورە، یا ئەوە تا عیلمی لانیە و منازعە و کێبەرکێت لەگەڵ ناکات و مخالەفەشت ناکات، ئەو کاتە تۆ تەنها بە حکمەتەوە بانگی دەکەی بۆ لای خوای پەروەردگار. حکمەتیش چۆنە؟ ئەوەیە کە تۆ شتەکەی بۆ ڕوون دەکەیەوە، و ئەگەر توانیشت بزانی حکمت لەو حکمە و لەو کارەی خوای گەورە کە بدای ناوە چییە بۆت ئاسان بوو زانیت کە حکمت چییە لەو کارەدا، ئەوەشی بۆ ڕوونکەوە، ئەوە پێی دەوترێت بانگوازکردن بە حکمەتەوە، بە حکمت. و ئامۆژگاریکردنیش مەوعیظە بۆ کەسێکە کە تۆزێک ئیعراز و ڕێگریکردنی هەبێ لەگەڵت و حەقەکە قبول ناکات کەسەکە. بۆیە ئەگەر تۆ بینیت ڕێگری هەیە و حەق قبول ناکات، ئەوە دەبێ ئامۆژگاری بکەیت. ئەوە مەوعیظەیە. ئامۆژگاری دەکەی بە تەرغیب، جارێکیش بە تەرهیب، جارێک بە ئومێد پێبەخشین، جارێک بە ترساندن. دەڵێ ئەگەر وا بکەی دەچیتە بەهەشت، ئەوە پاداش دەکەیت. ئەگەر وا نەکەی ئەوە سزاکەیەتی. کەواتە ئەو کەسێک کە ڕێگری ناکات و مخالەفە ناکات و بەڵام حەقەکەی بۆ ڕوون نەبووەوە، تۆ بە حکمت و داناییەوە حەقەتەکەی پێ دەڵێ و بانگوازی دەکەی. ئەوەش کە معارەزە دەکات، ئەوە تۆ پێویستە ئامۆژگاری بکەیت. و مجادلەکردنیش بۆ کەسێکە، مجادلەکردنەکە و مناقەشەکردنەکەش بۆ حاڵەتێکە کە کەسێک ڕێگری بکات، حەق قبول ناکات و منازعەشی بکات و دژایەتیشی بکات، ئەوە تۆ پێویستە مناقەشەی بکەیت بە قسەی لە ئەو قسەی ئەو باشتر، یاخود بە بەڵگەیەک کە لە بەڵگەکانی ئەو مقنعتر بوو و قەناعەت پێکەرتر بێت. و ئاەتەکەش دوو جۆر مجادلەکە دووشت لە خۆی دەگرێت کە دەفەرمێت بالتي هي أحسن، یەکێکیان لە قەولدا، یەکیان لە ئیقناعدایە. یعنی تۆ دەبێ مناقەشە بکەی، بەڵگەیەکی وای بۆ بێنی باشتر بێ لە قسەکەی ئەو، یعنی وشەی وا بەکاربێنی مقنع بێت، کورتکراوە بێت و واضح و ئاشکرا بێت. و لە ڕووی ئیقناعیشەوە پێویستە ڕێگا و ڕێچکەیەکی وا بگریە بەر لە قسەکردنەکەتدا، لە مجادلەکردنەکەیدا کە بابەتەکە بە ئاشکرایی ڕوون کاتەوە، بەڵگەکان بە ئاسانی ڕوون کاتەوە، حەقی بۆ ڕوون بێتەوە. وەکو چۆن خوای گەورە لە قورئاندا لە باسی مجادلەکردنی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام دەکات لەبارەی ئەو کەسەوە کە مجادلەی لەگەڵ دەکرد لەبارەی خوای گەورەوە. خوای گەورە فەرمووی ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربه أن آتاه الله الملك إذ قال إبراهيم ربي الذي يحيي ويميت قال أنا أحيي وأميت قال إبراهيم فإن الله يأتي بالشمس من المشرق فأت بها من المغرب فبهت الذي كفر والله لا يهدي القوم الظالمين. أو كسا مناقشەی پێغەمبەر ئیبراهیمی کرد. پێغەمبەر ئیبراهیم فەرمووی خوای من ئەو پەروەردگارەیە کە دەژێنێ و دەمرێنێت. ئەو کەسەش کە مجادلەی کرد گوتی منیش دەژێنم و دەمرێنم. ئەو چی کرد؟ هێنای پیاوێکی هێنا، ئەو کەسە پیاوێکی هێنا کە مستحق بوو بکوژرێت، بەڵام نەیکوشت. بەڕێی خۆی ئەوە گوتی ئەوە تاوە ژیاندم. و پیاوێکیکەی هێنا کە شایانی کوشتن نەبوو، کوشتی، گوتی ئەوە تاوە مراندم، ئەوە کاتە ژیان و مردن بەدەست منە. بۆیە
دەتوانی مجادلەی ئەو کەسە بکەی لەو حاڵەتەدا لە مووقیفێکی ئاوە لەو شێوەیەدا مجادلەی ئەو کەسە بکرێت و بگوترێت ئەتۆ کە کەسێکە دێنا مستحقی کوشتن بێ و نەیکوژی ئەوە کێ ژیاندنە بەڵکو حیاتەکە و ژیانەکەی خودی خۆی وجودی هەبووە پێشەوەی تۆ ئەو کارە بکەی بەڵام تۆ نەتێشتۆ بکوژرێت کەواتە تۆ ژیان پێ نەبەخشیوە بەڵکو ئەو کەسە خۆی خاوەنی ژیانەکە بووە بەڵام تۆ ڕێگریت کردووە لە کوشتنەکەی و بۆ حاڵەتی ئەو کەسەش کە کوشتویەتی ئەو نەیمراندووە بۆ بەڵکو هۆکارێکی گرتوتە بەر بۆ مردنی کەسەکە چونکە ئەو خۆ ڕوحی دەرنەهێناوە کەواتە دەتوانێت بەو شێوازە ڕوون بکرێت و مجادلە بکرێت و بۆ سەرجەم بابەتەکانی تر بەو شێوازە مجادلە بکرێت وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم باسی دەجالدا کە باسی ئەوەی دەکات کە دەفەرمێت گەنجێک دێت ئەو گەنجە شاهدی دەدات کە ئەو کەسە دەجالە ئەو دەجالەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پێ ڕاگەیاندوین بۆیە شەیتان دەجال بە حسابی خۆی دەیکوژێت و دەیکاتە دوو پارچە و لەنێوان دوو پارچەکاندا دەڕوات بۆی ڕوونی کاتەوە کەوا بڵین کردومەتە دوو پارچە دوایی بانگی دەکات دەجال بانگی ئەو گەنجەی دەکات و گەنجەکە هەڵدەستێتەوە گەنجەکە دیسانەوە پێ دەکەنێت و دەڵێت بەڕاستی من شاهدی دەدەم کە تۆ ئەو دەجاڵەی کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پێ ڕاگەیاندوین دووبارە دەجال دێتەوە بۆی بیکوژێت بەڵام ناتوانێت ئەمەش بەڵگەی ئەوەیە کە ئەمرەکان و کارەکان هەمووی لە دەسەڵاتی خوای گەورەدایە لە یەکەم جار خوای گەورە دەرفەتیدا بۆی تاقیب کاتەوە بەڵام جاری دوم ڕێگری نادات کە ئەو کارە و دەسەڵاتی نامێنێت دەجال بۆ هەر کاتێک ئەمری خوای گەورە هات هەموو شتێک لە بەردەستی خوای گەورەیە و هیچ شتێک بەبێ مەشیئەتی خوای گەورە ناچێتە ڕێوە بۆیە پێویستە دەتوانێت بۆ شێوازە بڵین پێغەمبەر ئیبراهیم هێنای بە شێوازێکی تر بە تەریقەتێکی تر مجادلەی کابرای کرد ئەو کەسەی کرد پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام وای لێ کرد بەڵگەیەکی بۆ هێنا کە نەیتوانی قسەی تێدا بکات بەڵگەیەکی بۆ هێنا مەجالی مجادلەی تێدا نەبوو مەجالی قسەکردن و درێژکردنەوەی بابەتی تێدا نەبوو پێغەمبەر ئیبراهیم پێی فەرمووی فإن الله يأتي بالشمس من المشرق فأتي بها من المغرب فبهت الذي كفر پێغەمبەر ئیبراهیم فەرمووی خوای پەروەردگار خۆر لە خۆرهەڵاتەوە هەڵدێنێت ئەگەر تۆ خۆت بەخوا دەزانی لە خۆر ئاوەوە هەڵی بێنە فبهت الذي كفر ئەو کەسێک کە کافر بوو بێدەنگ بوو یعنی سەرشۆڕ بوو تەواو وەڵامی پێ نەدرایە فنەکەس عن الجواب بۆیە قولی خوای گەورە کە دەفەرمێت وجادلهم بالتي هي أحسن مناقەشەیان بکە بەو شتێک کە باشترە مەبەست پێی لە باشتر بێ لە ئسلوبدا باشتر بێ لە قەناعەت پێکردندا و باشتر و ڕوونتر بێ لە دەلیل و بەڵگەدا بۆی مەجالی قسەهێنان و برن و هەڵسوڕانەوە لە دەوری حیوارەکە و قیل و قالی تێدا نەبێتەوە بەڵگەیەکی سەریح و واضح بێت بۆیە ئێمە پێویستە بانگەوازکەین بۆ لای خوای گەورە بە تایبەت مادەم ئینسانێک لە توانایدا هەبێت کە بانگەواز کات بۆ لای خوای گەورە و شێخ ابن عوثەیمین دەفەرمێت لەبارەی حوکمی ئەو کەسەی کە وازی لە دەعوە هێناوە و توانای دەعوەکردنیشی هەیە دەفەرمێت دەعوەکردن و بانگەوازکردن بۆ لای خوای پەروەردگار فەرزی کیفایە ئەگەر جەماعەتێک کە جەماعەتێکی کیفایەت یعنی بۆ نمونە چەند کەسێکی بانخوازە بوون بەڵام ئەو جەماعەتە بانخوازە بە تەنیا بتوانن بە ئەرکی بانخوازی بە تەواوەتی هەڵسن یعنی پێویستیان بە کەسی تر نەبێت ئەوە لەو کاتەدا حکومەکە لەسەر ئەوانی تر لا دەچێت بەڵام ئەگەر هاتوو ئەو بانخوازانە بە تەنیا نەیانتوانی یاخود ئەرکە بە تەنیا خورس بوو لەسەرەوەن ئەوە ئەو کەسەش کە لە توانایدا هەبێت ببێتە فەرزی عین لەسەری کە بانگەواز بکات بۆ لای خوای پەروەردگار مادەم لە توانایدا هەیە پێویستە لەسەری کە بانگەواز بکات و ئەگەر کەسێکت بینی لایدا بوو لە ڕێگا کەسێکی لاڕێ بوو و لە دەوروبەرەکەشت کەس نەبوو بانگەوازی کا بۆ دینی خوای گەورە بۆ سەر ڕێگا ڕاستەکەی ئەوە طبعا تۆ مکەلەف دەبی و دەبێتە فەرزی عین لەسەر تۆ کە تۆ بانگەوازی بکەیت چونکە لە دەوروبەرت کەسێکی تر نییە بەدیل نییە کە بانگەوازی بکات کەواتە تۆ فەرزی عینە لەسەرت کە بانگەوازی بکەیت بۆ لای دینی خوای گەورە وەکو چونکە زانایان دەفەرمون لەبارەی فەرزی کیفایەوە دەفەرمون ئەگەر کەسێک نەبوو لە دەوروبەرەکەی جگە لە تۆ ئەوە دەبێتە فەرزی عین لەسەر تۆ کە بانگەوازکەی بۆ لای خوای گەورە و
فرضی کفایەکە جێبەجێ بکەی ئەو کاتە فرضی کفایەکە دەگۆڕێ بۆ فرضی عین واتە لەسەر شخصەکان بە تاک واجب دەبێت. داواکارین لە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێت، عاقبەت خێرمان بکات، هیدایەتمان دات، دامەزراومان کات، ئیستیقامەمان پێ ببەخشێت، لە فردەوسی ئەعلاکەی کۆمان بکاتەوە و بمان کاتە بانخواز بۆ دینەکەی خۆی بە ئیخلاس و بە ئیستیقامەتەوە، بە بەیانی و بە بەرچاوڕوونی و بەرچاوڕۆشنیەوە و بە شێوازێک لەسەر حەق بەردەوام بین، ملکەتی و گوێڕایەڵی حەق بین، حەق لەکوێ بوو ئەمە شوێنکەوتەی حەق بین و ملمان کەس بێ بۆ حەق. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.